سرەتا درود بۆ ڕۆحی پاشی شەیدان بە تایبەتی شەیدانی شەڕی داعش سڵاو و ڕێز بۆ هەموو ئەو ڕزگاربووانەی کە ڕزگاربووی دەستی تیرۆریستانی داعشن و ئێستا ئازاد بوون و بەشێکی زۆریان لە هەرێمی کوردستان ئەژین. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی فەرمانی جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی بە مەبەستی ڕەخساندن لە بواری پەروەردە و فێرکردن بۆ ڕزگاربووانی دەستی داعش لە هەموو پێکهاتە و ئاین و ئاینزاکان بە تایبەتیش لە کوردانی یێزیدی فەرمانێکی وەزاری دەرکردووە بۆ مەبەستەی کە بتوانێت زۆرترین دەرفەتی خوێندن بۆ ئەو ڕزگاربووانە فەراهەم کات کە ڕۆژگارێک لەژێر دەستی چەتەکانی داعش بوون و تووشی ئازار و ئەشکەنجە لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونی بوونەتەوە. لەو ڕوانگەیەوە جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی بە پەرۆشیشی زۆرەوە هەوڵی ئەوەی داوە کە بۆ هەموو ڕزگاربووان دەرفەتی خوێندن بڕەخسێنرێەوە. ئێمەی لە وەزارەتی پەروەردە ڕاستپاردووە بۆ ئەوەی کە ئەوەی ئیمکانە تەنانەت هەموو ئیسیسناعاتێک لە ڕێنمایەکانیش بکەین بە مەبەستی ئەوەی کە بتوانین خوێندن بۆ ڕزگاربووانی دەستی داعش بڕەخسێنین. لە بەرڕۆشنایی فەرمانی جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بەوەی کە ڕزگاربووانی شاڵاوی تیرۆریستانی داعش کە ناویان لە لیستی ڕزگاربووان تۆمار کراوە و لە خوێندن دابڕاون تەواوی ئاسانکاریان بۆ بکرێت بۆ گەڕانەوە بۆ خوێندن. بۆ ئەو مەبەستەش لە چوارچەوەی فەرمانێکی وەزاری کە ئەمڕۆ 18 حوتی 2024 واژۆمان کردووە، خاڵی یەکەم پێویستە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان خۆیان سەرپەرشتی لیژنەیەکی تایبەتمەند بکەن بۆ بوارە، بە تایبەتیش لە پارێزگای دووهۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ، چونکە بەشی هەرە زۆری ڕزگاربووان لەو سنوورە نیشتەجێن. دوو، تەواوی دەسەڵاتەکان بۆ بە دەرکردن بۆ ئیسیسنا لە مەرجەکانی تەمەن دەبەخشێت بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆ بابەتی ئاماژە پێکراواتە بۆ گەڕاندنەوەیان بۆ خوێندن. وەک دەزانن وەزارەتی پەروەردە لە چوارچەوەی ڕێنمایەکان کۆمەڵێک مەرجی هەیە، بە تایبەتیش مەرجی تەمەن قوتابی 1-2 ساڵ لەسەر یەک لە پۆلێک بمێنێتەوە دەچێتە خوێندنی ئێواران، یان ئەو قوتابیانەی کە تەمەنی یاسایی خۆیان تێپەڕ ئەکەن ناتوانن لە قوتابخانەی ڕۆژ بەردەوام بن یان دابڕاون چەند ساڵێک ناتوانن بگەڕێنەوە بەر خوێندنی ئاسایی. ئێمە خوێندنێکمان هەیە کە خوێندنی خێرای پێوترێت تعلیمی مسەڕع، دەکرێت لە چوارچەوەی خوێندنی خێرا دەرفەتێکی گونجاو بۆ هەموو ڕزگاربووانە بڕەخسێنین کە ناوەکانیان تۆمار کراوە. ئەوە زیاتر لە قۆناغی بنەڕەتی و لە قۆناغی ئامادەییە بێت و هەموو ڕزگاربووانەش کە پۆلی نوێی بنەڕەتی تەواویان کردووە بە سەرکەوتووی، بەڵام دابڕاون لە خوێندن بەهۆی ئەوەی کە کەوتونەتە دەستی داعش، پاشان ئازاد کراون ماوەیەکیان پێت چووە و تەمەنی یاساییان تێپەڕیوەوە مەرجەکانیان نەبووە. بۆ ئەوەی کە ئاسانکاریان بۆ بکرێ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بەوەی کە ئەوانە لە تەواوی مەرجەکان ببەخشرێن و ئیسیسنایان بۆ بکرێ و هەر پەیمانگایەکی حکومیان ویست لێ بخوێنن دەتوانن لەو پەیمانگا حکومیانە هەڵببژێرن لێ بخوێنن. وەرگرتن لە پەیمانگای هونەرە جوانەکان بە چاوپێکەوتنە کۆمەڵێک مەرج و تایبەتمەندی خۆی هەیە، وەرگرتن تا تەمەنی 18 ساڵە لە پەیمانگا حکومیەکان، وەرگرتن لە پەیمانگای کۆمپیوتەر لەسەر بنەمای پێشبڕکێی نمرەی چەند بابەتێکە، وەرگرتن لە پەیمانگای وەرزشی لەسەر بنەمای چاوپێکەوتن و هەڵسەنگاندنی بوارەکانی وەرزشیە بێت. هەموو ڕزگاربووانە ئەگەر دەرچووی پۆلی نوێی بنەڕەتی بن
لە هەموو ئەم مەرجانە بە مەرجی تەمەن و چاوپێکەوتن و چێبڕچێوە دەبەخشرێن. هەر پەیمانگایەکی حکومی 5 ساڵی وەزارەتی پەروەردە هەڵببژێرن بە پەیمانگای هونەرە جوانەکان و پەیمانگاکانی کۆمپیوتەر و هەروەها پەیمانگا وەرزشیەکان دەتوانن بەردەوامی بدەن بە خوێندن. خاڵێکی دیکەی گرنگیشەوەیە کە لەو فەرمانە وەزاریە ئاماژەی پێدراوە هەموو ڕزگاربووانی دەستی داعش کە ناویان لەو لیستانە تۆمارکراوە کە وەزارەتی پەروەردە لەلایەنی پەیوەندیداری حکومی وەرگرتووە، ئەگەر دەرچووی پۆلی نوێمی بنەڕەتی بن، مافی ئەوان هەیە لە هەموو پەیمانگا ئەهلیەکان بخوێنن بەبێ بەرامبەر بۆ هەموو ساڵانی خوێندن، واتە بۆ هەر 5 ساڵەکە لە پەیمانگا ناحکومیەکان وەرەگیرێن بەڕێوەبەرایەتی خوێندنی ناحکومی لە وەزارەتی پەروەردە دابەشکاریەکی دادپەروەرانەکە لە نێوان ئەو پەیمانگایانە پەیمانگا ئاهلیانە و دابینکردنی کورسی خوێندن بۆ ڕزگاربووانی دەستی داعش لە دەرەوەی ئەو کورسیانە ئەبێت کە بۆ خۆیان تەرخان کراوە. واتە ئەگەر پەیمانگایەکی کۆمپیوتەری ناحکومی یان پەیمانگایەکی وەرزشی ناحکومی لە ساڵی خوێندنی 24-25 100 کورسی بۆ تەرخان بکرێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە 100 کورسیەکەی خۆی پڕەکاتەوە، بەڵام ئەو کورسیانەشیان بۆ دەنێڕین کە ڕزگاربووانی دەستی داعش مافی ئەوان هەیە لەو پەیمانگایانە بۆ ماوەی 5 ساڵ بەبێ بەرامبەر خوێندنی خۆیان تەواوکەن بەبێ ئەوەی کە هیچ قورسایی و بارگرانیەکیش بخرێتە سەر پەیمانگاکان و لە پشکی خۆیان کەم بکرێتەوە. و ئەو فەرمانەش لەمڕۆ جێبەجێکرێ و بۆ ساڵی خوێندنی 2024-2025 دەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ هیواین کە توانی بێتمان خزمەتێک بە ڕزگاربووانی دەستی داعشکەین و جۆرێک لە قەرەبووکردنەوەی دابڕانیان بۆ بکەین، هەرچی بۆ ئەوان بکەین هێشتاکەمە و هیچ کاتێک ڕێگە بە خۆمان نادەین کە بڵێن حەقی خۆیانمان پێداون، بەڵام ئەم هەنگاوە بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران گرنگە بە تایبەتیش بابەتی خوێندن ئەو شاڵاوە تیرۆریستیی کە لەسەر ئەوان کراوە، ئەو حەملە جینۆسایدە منەظەمەی کە لەسەر ئەوان کراوە بە تایبەتیش لەسەر کوردانی ئێزیدی و بۆتە هۆکاری ئەوەی کە بەشێکی زۆریان لە خوێندندا ببڕێن، بەشێکیان ئیلتیحاقیان کردوتەوە بە خوێندن، هەندێک مەرجی تەمەن لە ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە لە ساڵانی ڕابردوو ڕێگر بووە. بۆیە جەنابی سەرۆک وەزیران فەرمانیدا کە پێویستە وەزارەتی پەروەردە هەموو ئاسانکاریەک بکات و هەمووی سیسناعاتێک لە مەرجەکانی تەمەن لە ڕێنمایەکانی وەرگرتن و لە پەیمانگا حکومیەکان و لە پەیمانگا ناحکومیەکانیش. من دەمەوێت بە ڕازگۆیانە بە هەموو لایەکتان بڵێم ئێمە زیاتر لە 5 ساڵە لە وەزارەتی پەروەردەین، تا ئێستا هیچ ئیسیسنایەک بۆ هیچ کەسێک لە پەیمانگا حکومیەکانی وەزارەتی پەروەردە نەکراوە. هەر قوتابیەک وەرگیرابێ بە گوێرەی هەموو ئەو مەرج و پێوەرەکانی تەمەن وەرگیراوە، بەڵام ئەم ئیسیسنایەکی جەماعیە بۆ ڕزگاربووانی دەستی داعش و ڕێگەمان بە خۆمان نەداوە یەک قوتابی بە قوبوڵ خاص بە ئیسیسنا لە هیچ پەیمانگایەکی حکومی وەربژیرێ، بەڵام کوردانی ئێزیدی ڕزگاربووانی دەستی داعش ئەوە دەهێنن کە هەموو جۆرە ئیسیسنایەکیان بۆ بکرێ و بە هەموو لایەکمان هەوڵیەوە بدەین کە دەرفەتێکی خوێندنی دادپەروەرانە و گونجاو بۆیان فراهەم بکرێ، بۆ هیوایی کە توانی بێتمان خزمەتێکتان بکەین و ئینشاءڵڵا ئەوەی پێشمان بکرێت لە ساڵی خوێندنی نوێ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکانەوە هەموو کار ئاسانیەک پێشکەشەکەین بە مەبەستی گەڕانەوەی ژمارەیەک لەو ڕزگاربووانەی داعش کە دایانەوێ بگەڕێنەوە بۆ خوێندن و ڕێگری تعلیماتی لە بەردەمیانە هەبووە، بە هیوایەوەی کە ئەو فەرمانە وەزاریە سوودی بۆ هەموو لایەکتان هەبێت. ئەو بابەتە نووسراوێکی فەرمیە پێشتریش لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو دام و دەستگا حکوومیەکان نووسراوە کراوە کە مامۆسایان و فەرمانبەران بەشدار بن لە پرۆسەی ژماری من. بۆ خۆشتان دوایین تەوزیح و دوایین نامەی سەرۆکی دادگای فیدرالیتان بینی کە بۆ جەنابی سەرۆک وەزیرانی ناردووە کە تیا ئاماژە بۆ دراوە هەموو بانقانەی کە لەلایەن بانکی مرکزی عراقی یان بانکی فیدرالی عراقی ڕێگە پێدراون ئەوانە مافیاوانەوەیە کە
پرۆسەی بە بانچیکردنی موچەی فەرمانبەران ئەنجام بدەن. هەموو ئەو تعلیماتانی کە دەرەچن لەژێر ڕۆشنایی ئەوەیە کە ئەم پرۆسەیەکە بە قازانجی مامۆسایان و فەرمانبەرانە لە هەرێمی کوردستان. لەم مانگەدا بۆ موچەی مانجی 6 زیاتر لە 32,000 مامۆسا و فەرمانبەری وەزارەتی پەروەردە لە ڕێگەی پرۆژەی هەژماری من و هەروەها کارتی بانکیەوە موچەی وەرگرتووە. تەنانەت ڕۆژێکیش پێشەوەی کە تەوقیتی موچەی وەزارەتی پەروەردە بوو بێت، ڕۆژێک پێشەوە بە کورتەنامەیەک ئاگاداری هەمویان کراوەتەوە کە موچەکان کراوەتە سەر هەژمارەکان. بۆیە ئەوەی کە گرنگە هەموولایەکمان بیزانین ئەم پرۆژەیەکی شەخسی نییە، پرۆژەیەکی نیشتیمانیە. فەرمانبەران شەفافیت دەستە بەرەکات، دادپەروەری دەستە بەرەکات، کەس لە باتی کەس موچە وەرناگرێ، کەسیش بۆ کەس موچە وەرناگرێ. و بگرە دەتوانم بڵم ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەو ئالیەتە کۆنەی کە پێشتر موچەمان وەرەگر بەڕێوەبەری قوتابخانە لەگەڵ یاریدەدەرێک یان لەگەڵ مامۆسایە گەبوایە بڕۆشتە بۆ بانک سەرەی بگرتە، چەکی لە پەروەردە ببردە ڕۆشتە بۆ بانک سەرەی بگرتە و موچەی بێنایەتەوە بەسەر مامۆساکانە تەوزیعی بکردە. زۆر جارە بوو بیگەێنتە ماڵی مامۆسایەکی ژەگەل لە هاوینە دەوام نەبێ یا مامۆسایەک نەخۆش بێ. هەموو ئەمانە ئێستا پرۆسەکە کورد بۆتەوە لە سەرەوەی کە تۆ ئەژمارێکی بانکی خۆتت هەیە بە کورتەنامەیەک ئاگادارەکریتەوە کە پارەی موچەکە چۆتە سە حسابەکەی خۆت. ئەم ڕێکارە ئاسانە دیجیتاڵیە بانکیە پێشکەوتووە باشترێکەیە ئەو ڕێگە تەقلیدیە کە زۆر جار بەڕێوەبەرەکانی ئێمە لە موچەکانیان 50,000 100,000 150,000 جار هەبووە، 400,000یش لە موچەی مامۆساکان کەمتر بووە، ناچار بوون لە ناو مامۆساکانە بۆ خۆیان پارە کۆ بکەنەوە و جارێکی دیکە تەکمیلەی ئەو نەقسەی پێ بکەن کە ڕوبەڕوویان بۆتەوە. ئێستا بەڕێوەبەر بەرپرس نابێتەوە، هەموو مامۆسایەک هەموو فەرمانبەرێک موچەکە یەچێتە سەر حسابە بانکیەکەی خۆی و خۆی وەریەگرێ و کەسیش پارە لە مامۆسا و لە هیچ کەسێک نابڕێ. ئەوەی کە هەیە جاران هەندێک لێی دەکرا لە قوتابخانەیەک 5,000 دەبڕێ، لە قوتابخانەیەک 10,000 دەبڕێ، کارتی خۆت لای خۆتەوە موچەی خۆت وەرەگری لە هەچ کاتێکە کە خۆتەوێ. بۆیە ئەم پرۆسەیەکی نیشتیمانیە و هەروەها پرۆسەیەکی گرنگی استراتیژی ئابووری دارایی هەرێمی کوردستانە و هیچ بابەتێکی یاساییش لە ڕووی یاساییەوە هیچ ئیشکالێکی نییە و بۆ خۆشتان دوایین تەوزیحی نامەی سەرۆکی دادگای باڵای فیدرالی عێراقتان بینی و فەرموو. فەرموو. سپاس. لە بابەتی وانەبێژان ئێمە نووسراومان کردو بۆ سەرۆکوەزیرانی عێراقی فیدرال و هەروەها نووسراو بۆ وەزارەتی دارایی فیدرالیش کراوە. لە ڕۆژانی پێشوویان لە چەند هەفتەیەکی پێشوو نووسراوێک لە نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقەوە ئاراستەی وەزارەتی دارایی عێراق کراوە لەسەر ئەو نووسراوەی کە لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە کراوە بۆ بەگرێبەستبوونی مامۆسایانی وانەبێژ. ئێمە داوای تەخسیسی مالیمان کردووە، چاوەڕانی وەڵامی فەرمیە دەینەوە چونکە سەرۆکوەزیران هامشی کردووە و هەروەها کردوێت یەک کتابی ڕسمی ناردوێتی بۆ وەزارەتی دارایی عێراقی فیدرال کە وەزارەتی دارایی ڕێی خۆی لەسەرەوە بابەتە بدات. ئێمە داوای تەخسیسی مالیمان کردووە نەک بەگرێبەستبوونیان، چونکە بەگرێبەستبوونی ئێمە دەیکەین بەڵام تەخسیسە مالیەکە دەکەین. ئینشاڵڵا هەموو هەوڵێک بۆ وانەبێژانە دەین. سەبارەت بە پرۆژە تەواو نەکراوەکانیش جەنابتان ئەزانن ئێمە ئەوە چەند مانجێکە دۆخی موچەی فەرمانبەران باشووە و لە ڕابردوو ڕوبەڕووی کۆمەڵێک فشاری دارایی کراوینێتەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام لەگەڵەوەشدا پرۆژەی دروستکردنی قوتابخانەکان بە شێوازێکی 100% ڕانەوەستاوە. من ئەتوانم بە جەنابەت بڵێم ئێستا هەل لە ناو هەولێر زیاتر لە 10 قوتابخانە کاری تیاکرێ. دەتوانم شوێنەکانت پێ بڵێم لە زاگرۆز ئێمە ئیشەکەین، لە گەڕەکی ڕۆشنبیری ئیشەکەین، لە خوار خەسخانەی ڕۆژاواوە ئیشەکەین، لە بەحرکە لە قوتابخانە کارەکەین کە ئەوانە حکومە سەرپەرشتیەکە. دیارە حتمەن
ژمارەی قوتابخانەی دیکەش هێشتا دەستیان بەکار نەکردوتەوە بۆیە ئەگەر بڵێن هەموو قوتابخانەکانمان قسەتەوە گەڕ و ئیشکردن لە سەرەتی نەخێر بەڵام ژمارەیەکی بەرچاو لە قوتابخانەکان ئێستا کاری تیاکرێت لە دوهۆک و لە پارێزگای هەولێر و لە پارێزگای سلێمانیش بەڵام ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەرپرس نین لە هەیکەلی بینایەک کە هێشتا لای بەڵێندەرە ڕادستی ئێمە نەکراوە ڕادەستکردنی بینای قوتابخانە ئەو کاتە دەبێت کە پشکنینی هەندەسی بۆ کرێ کۆنووسی بۆ کرێ پاش ئەوەی کۆنووسی بۆ کرێ اینجا ئێمە لە وەزارەتی پەروەردە ئەو قوتابخانەی ئیسیلامەکەین لەو ڕۆژەوە ئێمە لێ مەسوولین هەر قوتابخانەیەک لای بەڵێندەر بێ هەشتێکی هەبێ هەر گرفتێکی هەبێ لە پرۆژێ ڕاوەستاو بێ لە پرۆژێ بێ کە بەردەوام کاری تیاکرێ وەزارەتی پەروەردە لێی مەسئول نییە هەتا ئیستیلامکردنی لە ئیستیلامکردنەوە ئێمە لێی بەرپرسیم بەڵام بۆ هیوایی بتوانین ئەو گرفتەش چارەسەرکرد ئێمە لیستی ڕزگاربووانمان لەبەردەستە کە لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەرمانگرتووە هەڵە نەبم 3575 3574 ڕزگار بوو ئێمە ئەو لیستەمان لەبەردەستە بە گوێرەی ئەو لیستە مامەڵاکەین هەمووانەی ناویان لەو لیستە هەیە ئەگەر لە خوێندن دابڕاوم بە گوێرەی ئەو فەرمانە وەزاریە هەر خاڵێکی ئەو فەرمانە وەزاریە دایانگرێتەوە ئێمە تەواوی هەماهەنگی و هاوکاریان پێشکەشەکەین